ئەمە شعرێکی بە وەفاییە بۆ شێخ عوبەیدوڵڵای نێهری ڕەحمەتی خوای لێ بێ. دوای کۆچی دوایی کردنی ئەمەی بۆ وتووە: لە باغان ئاهوناڵین دێ دەڵێن شاینێ و گوڵان ڕۆیی، لە مەیخانان سەدای شین دێ مەگەر پیری موغان ڕۆیی، دەڵێن دەوری قەمەر سەیری فەلەک میزانی گۆڕاوە، کەوا گوڵ زەرد بوو سمبول تێک چوو ڕەنگی ئەرخەوان ڕۆیی، لە دووری تۆوە سوور بوو چاوەکانم بەو گریە مەعلومە، شەفەق بێ کەوکەبیش هەڵدێ کە میهری خاوەران ڕۆیی، چ شینێکە چ هاوارە لە نێو حەڵقەی موریدانە، مەگەر خواجەی سەمەرقەندی لە نێو ساحێب دڵان ڕۆیی، بەناڵەی دڵ شیفام نایە درێغ بۆ مەرهەمی جەرگم، لە زەنگی کاروان چ بکەم دەلیلی کاروان ڕۆیی، خرابوو خانەقایی شێخ و شەوقی تالیبان سەد حەیف، چەمەن وێران بوو نەغمەی بولبولان چوو باغەبان ڕۆیی، بەناڵەی بولبول و قومری وەفایی بۆی هەردەگری، گوڵێکی سەر و باڵان بوو بە تاراجی خەزان ڕۆیی. ئایا دەتەوێت ببیت بە یەکێک لە خوێندکارەکانی مامۆستا کرێکار؟ زانکۆی ئازادی دیڕاساتی ئیسلامی زادی بۆ خوێندنی زانستی شەرعی